مامۆستا ئەرەسپسیارێکی لێرە خەڵک دەیکات ئایا بۆ کێش دابەزاندن بەڵێ. یەکێک دێ مەسەەن تۆزێک قەڵەوە دەوێت کێشی دابەزێنێت کیک بۆکسین هەڵبژێرێ بۆ دابەزاندی کێش یاخود وەرزشی لەش جوانی کامیان خێراتر و کاریگەرترن خۆی ڕاستیەکەی تەوێ ئەوەی لە کۆمەڵێ جیمە زەعیف دەکەن ئەتوانم بڵم پارێزەکە زەعیف دەکەن پێش وەرزش پارێزەکەیان کۆرسێک تێ تێ هەیکەلێکی 120 کیلۆی هەیە کۆرسێکدا بانی 6 باوی بخۆ نیۆڕۆ لە تێ سنگی مریشکی وارە ماسی ئەمە زۆری فەرقە لەگەڵەوەی لە کیک بۆکسینگ دابەزی کیک بۆکسینگ یاریێکی عەمەلیە جوڵەیەکی باش تاقەیەکی باش یعنی ئەوەی لە کیک بۆکسا ئەیکەیت ڕوبئێکیەوە لە جیمەکان پێت ناکرێت اینجا زۆر یاری زانمانەیە بە دەمی خۆمان نەبێ پێڵم پارێزیش مەکە بۆ ئینسان پێویستی بە خواردنی شەیە بەس ئەڵم کەمی کەڕ قەت ناڵم پارێزەری بێتان خۆ کیک بۆکسینگ کە سەیری بەحسە عیلمەکان کەی لە دنیا ئێستا کیک بۆکسینگ باشترین وەرزشە بۆ دابەزانی کێش بۆ جوانی سایز بۆ تونبوونەوە ئەوەی کە ئێمە تێگەیشتین کیک بۆکسینگ بەس لێدانە و لوت شکاندنەوە بیە بە عەرزە نە کیک بۆکسینگ ئەو کاردیۆ ئەو جوڵەی لە کیک بۆکسینگە لە هیچ وەرزشێکی کان نییە لەبەرەوەی کیک بۆکسینگ ئێستا باشترین وەرزشە لە دنیا یعنی ئەمە قسەی من نییە لە هەموو ژیانە بڕۆ سیاسیەکان ئەزیاکان کەسایەتیەکان بە عام وەرزشەکان لە هەمان کاتە بۆ جوانبوونی سایز و دابەزانی وەزن بۆ خاڵی بوونەوەی مێشکیش ئەنی لە هەمان کاتدا کیک بۆکسینگ بۆ دابەزانی کێش بۆ تونبوونەوە بۆ وزەیەکی باشتر و بۆ جوان دەرخستنی لە شولاری هەر کەسێک بێ مەسەڵەن باشترین وەرزشە بەڵێ بۆ خاڵی بوونەوە سترێسیش سترێس و زەختوانی کە مستەمر ئیش و کار و زەختێکی زۆریانە سەر کە سعاتی وەرزشەکە ئەبێ بە کەسێک کە زۆر هادای بێتەوە